الله أكبر. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. الله أكبر. سەرتەبەنەی خوای پەروەردیگار بەخێراتنتان ئەکەین. ئەمڕۆ بۆ ئەنجامدانی نوێژی سنەتی بارانە لە قەزای هەریر و باتاس بەسەرپەرشتی مامۆستایانی ئاینی بەسەرپەرشتی سەرۆکێتیەتی زانایانی ئاینی لە قەزای هەریر کاستاون بە ئەنجامدانی ئەم سونەتە دەستخۆشیان لێکەین. خوا خێران بنووسیتین داواکارن لەخوای پەروەردیگار ڕەحم و بەزەی خۆی ببارێنیتن بەسەرماندا و لە گوناهتانەکەمان خۆش بیت و ئەم نوێژە بارانێ ئەم سونەتە بکەتە هۆی ئەوەی کەوا لێمان خۆش بیت و بارانی بەڕەحمەتمان بۆ ببارێنیتن. هۆکاری نهاتنی باران بوونی گوناه و تاوان و هەڵەی مسلمانانە. جا بۆ ئەوەی ئەگەر مسلمان حەز ئەکەن خوای گەورە باران ببارێنیتن پێویستە هەر یەکەو لە ئێمە سەرەتا داوای لێبوردن لە خوای پەروەردگار بکەتن، ئیستیغفار زۆر بکەتن، پاشان تۆبە بکەت و لە گوناه و تاوانەکانی خۆی بگەڕێتەوە لای خوای پەروەردگار و بڕیار بدەتن جارێکی تر گوناه و تاوان نەکەتەوە لەوەی خوای گەورەش ڕەحمان پێ بکەت و بارانی بەڕەحمەتمان بۆ ببارێنیتن. لا قدرتي تدا باران سنيا سيان كل باران قدرتك أي خدا يحتاج أو ملتي. الله يا محول الحول والأحوال حول حالنا إلى أحسن. والله پێویستە لەخوای گەورە بپارێنەوە بەرچی خوا دوحای ئەو ئومەتی محەممەد قبول بکە بارانێکی بەڕەحمەت بهێل و ئومەتی محەممەد بەرێ لە هەموو مزگەوتەکان بانگەوازی کرا لە خودبەی هەموو ئامادە بن لەخوای پارێنەوە نوێژەشی بارانی بکەین بەرچی خوا قبولی بکە بارانێکی ڕەحمەت بهێل و ئومەتی محەممەد. ثم لا يموت فيها ولا يحيا. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أو برسالة كزور ذكري باران لبرتيناي طبعا ما وكم مسلمان قرآن وسنة معناها خاي پروردگار إشارة بودات وكو لس زمان نوح عليه السلام فقلت استغفروا ربكم إنه كان غفارا. أو بيغمبرك أولو العزم لبيغمبرك وركان داولا قوم كذا من بيم وتن داوای لێبوردن لە خوای بکەن ئەو زۆر لێبوردەیە. يرسل السماء عليكم مدرارا. ئەو گەنجینەی نیشانماندا ئەو ئاسمانە دەرگای ڕەحمەتی خوای پەروەردگار دەبنەوە بە باران بارین بەسەر خەڵکی. لە فەرمودەیەکی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام وەکو پێغەمبەر ئاماژەی پێکردیە هیچ گەلێک نییە زەکاتی ماڵی خوای پەروەردگار قەدەغە نەکات یعنی واتە حەقی ئەدا نەکاتن نەگەینتە دەستی فەقیر ئیلا خوای پەروەردگار ئەو گەلەیە ئەو قەومەیە بێبەش دەکات لە ڕەحمەتی خۆی بە باران بارین کەواتە تاوان ژمارەیەک و یەکە لە ڕێگا هەرە گەورەکانی کە باران لە ئاسمان قەتع دەبن. بۆیە دەڵێن یا ڕەبی خوای لە بەخاتی ناوە جوانەکانت بە تاوانەکانی ئێمە نەکەی. خۆشەویستان پێویستە ئێمە هەمومان وەکو مسلمان بگەڕێنەوە ئاوڕێی لە ڕابردوومان بدەینەوە پەشێمان ببینەوە بۆی خوای پەروەردگار ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکاتن. هیوادارم خوای پەروەردگار بە تاوانەکانمان نەکاتن برحم وكرم خوي بكاتن إن شاء الله يا ربي خوي خيري هم لايك بنوسي أو إلى آمد أبوا آمين يا رب العالمين. والله ما أورو نوێژە بارانەمان ئەنجامدا لە سنووری هەریر و دەوروبەری بۆ ئەوەی خوای گەورە ڕەحمی خۆمان پێ بکە بارانێکی بەڕەحمەتەوە باران نەبارین هۆکارەکەی
گوناح و سەرپێسی و تاوانە. ئێستا پێمان وایە پێش ئەوەی گرەی لە خەرچی بکەین دەبێ بە خۆمان دابچینەوە، ناخی خۆمان خاوین کەین زیران لەگە زیران، دۆست و ئەحباب لەگە یەکتری، بە تایبەتی دەسەڵات پێم وابێ ئەوەی گرنگە دەسەڵات ئەوڕۆ پێویستە لە هەموو کەس بەخۆی دابستۆسکە. خوای گەورە فەرمێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید. بەڕاستی خوای گەورە ڕەحمی بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کرد، ڕژێمێکی نەگریسی پیسی بەعسی لە کۆڵکردنەوە، بەس پێمان وابێ ئێستا هەمان سیاسەت و سیفاتی بەعسی بە زیادەوە پەیڕەوە کرد لە کوردستان. ئەو تاوانێ من ئەکەم تاوانێک لەوانێ بەدزیبی، بەس تاوانێک بە ئاشکرا لە شاری هەولێرەکرێ چەندین مەلها و دەگە ئەخلاقی ملەتی کورد و ڕەسەنایەتی کورد ناگونجێ، هۆی تاخیربوونی بارانە. هیوادارم دەسەڵاتدارانی کوردستان بەخۆیان دابستنەوە، ئەگەنا خوای گەورە غەزەبی زیاترشمان لێ ئەگری بەسەراحەت. پەن لە ڕژێمی سەدام، ڕژێمی بەشار ئەسەدی مجریم لە عین وەربگرین. با ئەو دەسەڵاتانی خۆمان ئێمە ڕکمان لەوان نییە، ڕکمان لە هەڵوێست و تەسەڕوفاتی بێدینی ئەوانە. ئەو ملەتە ملەتێکی کوردە خاوینە، ڕەسەنایەتی ئەخلاقی هەیە، پێویستە ئەو دەسەڵاتانە بەخۆیان دابستنەوە، زولم لە خەرچی نەکەن. هنيئا مريئا وشموا بالآمين. اللهم اسقنا غيثك ولا تجعلنا من القانتين. اللهم إنا نستغفرك إنك من جميع السيئات وترفعنا بها عندك أعلى الدرجات وتبلغنا بها أقصى الغايات من جميع الخيرات في الحياة وبعد الممات. ولا يرحمنا وارزقنا خير الدنيا والآخرة. اللهم يا عزيز يا غفار ويا كريم يا ستار، اللهم فهذه المصيبة التي حلت بجميع الدنيا على الإنسانية